داواکارانی گشتی و دادوەری لێکۆڵینەوە و شارەزایان لە بواری یاسا لە هەرێمی کوردستان نیگەران لە بەردەوامیدان بە پەخستنی پەرلەمان و ڕای دەگەێنن کە کارانەبوونی پەرلەمانی کوردستان بۆ شای زۆری یاسایی دروست کردووە و کاریگەری خراپیشی لەسەر جێبەجێکردن و سەروەری یاسا لە هەرێم بەجێهێشتووە. ئێمە بە هاوکاری هەندێک لە ئەندامانی پەرلەمان بەڕاستی کۆمەڵی پرۆژەی یاسای تری مهممان ئامادەکردووە وەکو یاسای زیادەڕەوی لەسەر مڵک و ماڵی دەوڵەت و هەروەها یاسای وەبەرهێنان کە ئەمانە بەڕاستی زۆر یاسای گرنگ بوون بەلای ئێمە و هەنێ لەو یاسانە وەکو یاسای وەبەرهێنان مەجالێکی زۆری ڕەخسانوە بۆ گەندەڵی و بۆ بەزایەدانی مڵک و ماڵی دەوڵەت بەڵام بەداخەوە ینی پەخستنی پەرلەمانی کوردستان هەموو ئەم یاسانەی پەخستووە و بێگومان دەوریشی لەسەر ڕۆڵی داواکاری گشتی بۆ لەبەرەوەی داواکاری گشتی وەکو باسمان کرد نزیکی 10 ساڵ بۆ خەریکی ئامادەکردنی پرۆژە یاسایەک بوو و پرۆژەکە لەوا بوو کاری جدی لەسەر بکرێت لە پەرلەمانی کوردستان بەڵام لە ئەنجامە لە کارکەوتو پرۆژەکانیش لەگەڵا لە کارکەوتن. ئەگەر پەرلەمان کارا بووایە کام وەزیرەی کە گەندەڵە توانرا بهێنێتە بەردەمی پەرلەمان و لە پرسیینەوەی لەگەڵا بکرێ بەڵام ئێستا کاوە ینی هینکراون پشتگوێ خراوە پەرلەمان و نردیانەتەوە بۆ ماڵەوە بەڕاستی ئەوە واگە کە وڵاتەکە بە یاسا و بێسەروەری بێ. یاساناسان ڕای دەگەێنن لە ئێستادا چەندین یاسای گرنگ لە هەرێمی کوردستان پێویستی بە هەموارکردنەوەیە لەوانە یاسای تیرۆر و یاسای بەکرێدانی خانوبەرە و مڵک و ماڵی گشتی و یاسای داواکاری گشتی بەڵام پەخستنی پەرلەمان ڕێگر بووە لە هەموارکردنەوەیان ئەوەش زیانی گەورەی یاسایی بە دوای خۆی داهێناوە و دەرفەتی زۆریشی بۆ گەندەڵی ڕەخساندووە. ئێستا کۆمەڵێکی یاسای زۆر گرنگ هەیە پێویستەکە لەم ئاستەیە لەم کاتەیە جێبەجێ بکرێت یاخود کارە بکرێت و لەوانە دەستگای داواکاری گشتی یعنی هەمیشە مۆزوعی گەندەڵی باسێکی گەرمە لە ناو کۆمەڵگای کوردیا بۆیە ئەگەر تۆ بتوێت چاکسازی ڕاستەقینە بکەی ئەبێ پێشوەخت ئێرادەی سیاسی حەقیقی ڕاستەقینە هەبێ بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی کە بۆ ئەو مەبەستش پێویستەکە کە تۆ دەستگاکانی بەرەنگاربوونەوەی گەندەڵی کارا بکەی کە لەوانە دەستگای داواکاری گشتیە بەڵام یاساکە بێ لە ڕێگەی پەرلەمانەوە پەسەند بکرێت بۆ پێی پەرلەمان جێهەی بڵێن دەرکردنی یاساکان و هیچ جهتێکتر ناتوانێت ئەم دەستگای کارەکە بچێت کارەکردنەوەی دەستگاکە لە ڕێگای کارەکردنەوەی یاساکەیەوە ئەبێت یاخود بە دەرکردنی یاسایکی تازە بۆ دەستگاکە. بەپێی سیستەمی یاسایی کوردستان پەرلەمان ئەو شوێنەیە کە یاسای لێودانرێت یا تەشریع واتە یاسادانان لەبەرەوە گەر پەرلەمان نەبێت یاخود بەوەکو تۆڵی پاک خرابێت بێگومان ئەو کاتە تەشریع نابێت لەبەرەوە وا باشترە ئەگەر پەرلەمان ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات و بکەوێتەوە گەڕ و یاسا دەربکات بۆ ئەوەی ئەو لایەنەی ئەو بۆشایانەی کە هەیە پڕ بکرێتەوە. پەرلەمانی کوردستان کە باڵاترین دامەزراوەیە لە ڕووی دەرکردنی یاسا و چاودێریکردنی کارەکانی جێبەجێکردن و بەدواداچوون بۆ بنبڕکردنی گەندەڵی لە ناو دامەزراوە حکوومیەکان ماوەی 1 ساڵە پەخراوە ئەگەرچی چەندین هەوڵ بۆ کاراکردنەوەی درا بەڵام بێسوود بوو هەرەوە ژوای کردووە سەروەری یاسا لە هەرێم وەک پێویست نەبێت و قەیرانی بەرچاو ڕوبەڕووی هەرێمی کوردستان ببێتەوە. دلێر کەمال کورد ساد نیوز سلێمانی.